بەڵێ چاوان هەڵبەتە باس لە تەوەری یەکەمی پرۆگرامەکەمانەکەین و لەگەڵ میوانەکەمانە گفتوگۆ لەسەر ئەکەین کە بابەتێکی گرنگە کە یەکەم سنتەری چاندنی جگەر لە شاری سلێمانی کراوەتەوە کە هەڵبەتە نەخۆشێک لەو سنتەرە چاندنی جگەری بۆ ئەنجام درراوە کە دوای مانگێک تەندروستی خۆی و کوڕەکەی هەردووکیان تەندروستیان زۆر باشە کە لەم سنتەرەیە بە هاوبەشی دوو تیم کە تیمێکی نیشتیمانی و هەروەها تیمێکی ئێرانی چاندنی جگەر بۆ هاوڵاتیان بە شێوەیەکی زۆر باش ئەنجام بدرێت. ئێمە گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین بە شێوەیەکی گشتی باز لە سنتەرەکەکەین و باز لەو کەسانەشەکەین کە ئەتوانن چاندنی جگەریان بۆ بکرێت یاخود لە چ کەسێکەوە ئەتوانن چاندنی جگەر بکرێت بۆ کەسێکی دیکەم بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کارزان سیروان کە بەڕێزیان پسپۆڕی وردن لە نەشتەرگەری جگەر و ڕاستەخۆ لە ستۆدیۆبانی کورسات نیوسا لەگەڵماندان دکتۆر سڵاو لەبێت بانیت باش زۆر سپاس بۆ ئامادەبوونی زۆر سپاس دکتۆر ئەگەر سەرەتا هەر لە باسی سنتەرەکەەوە دەست پێ بکەین بەبزانین گرنگی کردنەوەی ئەم سنتەرە لە چیایە و چۆن بیرتانەوە کردەوە کە سنتەرێکی لەم شێوەیە لە شاری سلێمانیا بکرێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ کەناڵەکەتان بۆم بەیانێکە ئامادەبووین لەگەڵتان. بێگومان نەشتەگەری چاندنی جگەری لە نەشتەرگەری هەرە گەورەکانە خەڵکانێکی زۆر هەم پێکەپیویستیان بەو نەشتەرگەریە هەنی کە نەخۆشەکە هاتە سەر حاڵەتێک کە ئەو جگەرە نەتوانێت بەشی ئەوە ئیشکا کە ئەو مرۆڤە بە تەبیعی بژی ئەو کاتە پێویستەکە ئەو جگەرە لا ببرێ و جگەرێکی تری بۆ دابنرێ. یعنی ئێستا بۆ نمونە گەرێکێک زراوی نەخۆش بێ گەرێکێک ڕیخۆڵەچۆری نەخۆش بێ لا بین و تاو فڕین پێویست ناکە ڕیخۆڵە چۆرە یان زرایی بۆ دانینەوە بەس جگەرۆک و ئەندامێکی زەڕورە بۆ ژیان یعنی ئینسان بەبێت جگەر ناتوانێت بژی یعنی کاتێ جگەر هاتەوە حاڵەتی کە نەخۆش و پێویستکە لای بەری ئەبێت جگەرێکی تری بۆ دابنیتەوە ئەنجا ئەو جگەرە لە ینی ئەوە نیە لە مەعمەلا دروستکرێ ئەوە نییە بڵین لە ئاژەڵ وەریگری هەر ئەبێت لە مرۆڤیشکە وەریگری ئەو جگەرە ئەنجا یاوەتانێ نەخۆشەکە مەخشەرەکە یان زیندووە پارچێکی لەکەینەوە یان ئەو تۆزە قورسە بە وڵاتی خۆمان لە هەموو وڵاتانی دنیا وڵاتە پێشکەوتوەکان ئەو نەخۆشانی کە لە عینای مەرکەزەکانە مێننەوە کە مێشکیان مردووە و دڵیان زیندووە بە ئینگلیزی پێڵێن برین دێث یعنی ئەو نەخۆشانی کە مێشکیان مردووە لەو کاتەیە توانین پارچەکانی وەرگرین جگەر بێت گورچی لە بێت هەرچێ بێتوانی وەریگری بۆ ئەوەی کە بۆ نەخۆشیی دابنی کە پێویستە کاتژگەری لابەری خۆمانەوە ئەوەی کە ئێستا ئەتوانین بیکەین ئەگەریچێک نەخۆشی جگەریە بێت جگەری پێویستکە لابەرین بۆی کە جگەری کتی بۆ دابنین پێویستەکە پارچێک لە جگەری یەکێکی زیندوو لێ بکەینەوە بۆی دابنین. بەگشتی ئەم پرۆسێکی وردە نەشتەرگەرەکان بەگشتی پرۆسێکی ورد و مەترسیدارن تا چەندێک لە سنتەرەکەی ئێوە بۆ منەم سنتەرە کراوەوە یەکەمی جارە لە کوردستاندا کە تێدا شتێکی لەو شێوازە ڕوو ئەدات جیازەکانتان چین دکتۆرەکانتان پسپۆڕەکانتان چ زەمانێک ئەدرێ بە و نەخۆشێک هەیە ئەم نەشتەرگەریە کە تا چەندێک خەڵک بتوانێت سێقە بە ئەم دامەزراوێ بکات کە ئەم سنتەرە بکات کە بتوانێت نەشتەرگەرێکی تێدا ئەنجام بدات. بەڵێم خۆی ئێمە وەکو تیمی نەشتەرگەری چاندنی جگەر ئێمە 12 ساڵ زیاتر خەریکی ئەم پرۆژەین ینی ئەمە ئیشێک ڕۆژ و دۆڕۆژ نییە بەس ئامادەکارێکی 12 ساڵە خەریکین تاوەکو توانیمانەکە لەم حوتی 12 ساڵی ڕابردوو بتوانین یەکەم نەشتەرگەریکەین ئەویش بە یارمەتی تیمێکی ئێرانی ئەم تیمە ئێرانی خۆیان لە تیمی زانکۆی تارانی پزیشکین لە وڵاتی خۆیان زۆر سەرکەوتون یارمەتیمانیان لە بەرەو پێشبردن و لە کردنی ئیشەکە و لە مەرحەلەی دۆمە خۆمان دەور تەسلیمکەین و ڕادستی خۆمانی کەم پرۆژەکە یعنی نەشتەگەریەکە بەڕاستی نەشتەگەریەوە نەقورسە یعنی ئێمە بەو هەموو تەجروبەی خۆمان کە بە تیمەکەمان 12 ساڵە خەریکین بەڕاستی تاگەشتێت ئەو مەرحەلی کە بتوانین بیکەین. ئەنجا وەکو نەخۆشخانەکان مشکلمان لە نەخۆشخانەکان نییە بەڕاستی و نەخۆشخانەی شتیاکەین هەموو ئەو جیازانی تەیە بە ئاخر مۆدل کە لە هەموو جیانە هەیە ینی بەڕاستی لە دەستپێکردنی شتی تازە مویم جیاز نییە دەستپێکردنی شتی تازە مویم خەستەخانە و بینا و قەنەفە و ئەو شتە نییە لە دەستپێکردنی شتی تازە خاصن نەشتەگەرێکی و نەشتەگەری چاندنی جگەر مهمترین شت هیومن ریسۆرسە یعنی تا چەندێ بتوانانی ئەم تیمە بە تەواوەتی یان وەکو هارمۆنی پێکەوە ئیشکەن هەتاوەکو بۆی کە نەتیجەیەکی باش بۆ نەخۆشەکە ئینکە یعنی لە نەشتەگەرێکی چاندنی جگەر تەسەورەکەم زیاتر لە 30 بۆ 40 کەس ئەبێت وەکو
و چۆن سمفۆنیایکی مۆسیقا وکو چۆن هەمویان ئەبێ بێڕێکەوە ئیشکەن بۆەوەی کە مۆسیقایەکی جوان بە نشتەگەری ژەمان شتەوەمان وایە ئەگەر هەموو تیمەکە ئەبێ هەمویان بە سیستمێک ئیشکەن کە بۆ ئەوەی کە بە نەتیجەیەکی باش بۆ نەخۆشکە بشکێتەوە چکە تۆ نەخۆشە گەیەنی کە خۆی زۆر نەخۆشە جگەری وەستاوە یەکێکی ژێنی کە هیچ عیبی نییە زۆر ساغ و سەلامەتە یعنی ئەبێ گەنج بێت ئەبێت هیچ نەخۆشی نەبێ ئەبێ قەڵەو نەبێ یه پارچەی لە جگەری لێکەیتەوە یعنی تۆ ڕسکی کوڕێکی گەنج یا کچێکی گەنجەکەی کە پارچەیەکی جگەری لێکەیتەوە نزیکەی لە سایە 60 بۆ 70 کە تاوان کە بە نەخۆشەکان ئەڵێن یامەم تەبەڕعەکانیان بە خەڵکەڵین نزیکەی 60 بۆ 70 جگەری نەخۆشەکە متەبەڕعەکە لێکەینەوە لە نەخۆشەکە دایانین خەڵک بەڕاستی یەکسەرە ترسێ یعنی کە تۆ تەلەبێت تووبی یا دکتۆریشی کە یەکەم جار شتا بیستی تۆزێ قورسە یعنی چۆن نەخۆشێک لە سایە 60 بۆ 70 جگەری لابەری تۆ زێجگەری بمێنێتەوە بتوانێت بژی مهمەکە لەوایە کە جگەر تاکە بەشی لەشی ئینسانە کە توانێت دروست بێتەوە یعنی گەرێکێکم پەنجەی ببڕێکی قاچی ببڕێتەوە تاوە دروست نابێتەوە بەس جگەر وانە جگەر ئەگەر لە سایەسیشی بێنێتەوانێ لە ماوەی 2 هەفتە و لە سایەسی بێ لە سایهشتا ینی دروستە بێتەوە هەر لەناو عەمەلیاتەکەیە کە تۆ دەستەکەی بەبڕێنی جگەرەکە ئەو خۆی ئیعازەیە بۆ دروستبوونەوە گەورەبوونی جگەرەکەی خۆی باشە دکتۆر لە ڕووی نرخەوە تا چەند کار ئاسانی بۆ نەخۆشەکان کراوە بینین کە لە ماوەکانی ڕابردووە ئەو کەسانی کە پێویستیان بە چاندنی جگەر بوو سەردانی وڵاتانی هندستان و لوبنان و ئێرانیانە کرد و بڕەپارێکی زۆریان سەرڕەکرد هەنێ جاریش کە لە نەشتەرگەریەکە سەرکەوتوو نابوون بەڵام لێرە لە سنتەرەکەی خۆمان لە هەرێمی کوردستانە تا چەند کار ئاسانی بۆ نەخۆشەکان کراوە و پێشتر تا چەندێکیان سەرفە کرد و ئێستا چەندێک بەڵێ ینی بەسوپاس و حکوومەتی هەرێمی کوردستان سندوقی شێرپەنجەی هەیە یەکێک لەو حاڵەتانی کە شمولی سندوقی شێرپەنجە کات چاندنی جگەرە چکە پارەکەی زۆرە بەڕاستی ینی نەخۆشکە زۆرە مێنێتەوە نزیکەی هەفتەی لە عینایە مێنێتەوە دوو نەخۆش عملیاتەکەی متەبەڕعەکە و نەخۆشەکە هەنێک و پێم وتن تیمێکی ێجگار زۆر ئیشەکان نزیکەی 30-40 کەس زیاتر لەو نەشتەگەریە ئیشەکە بە نەشتەگەری بە دوای نەشتەگەری و بە عینایە و بە قاوش و بە هەمووینەکەەوە ینی بەڕاستی مەسەفی زۆرە لە جیهانە هەرزانترین شوێن کە ئەو عملیاتی تیابکری وڵاتی هندستانە تقریبا ئێستا لە وڵاتی ئینسانەوەی کە من ئاگادار بم نزیکەی 3 دەفتەر و نیوی تێچێ بە عینی خۆمان 30,000 بۆ 35,000 دلاری ئەمریکی تێچێ ئەگەر ئەوە حساب بکەیت کە نەخۆشەکانە بێم بڕۆن مانگە لێ بن و لە ئیشوکار بکەون و ئەبێت تارە و ژوێنێکی دوور و کلتورێکی جیاواز و ینی من خۆم وەختی خۆ 2 ساڵ هندستان خوێنومە بەڕاستی من نەزانم ئەو نەخۆشانە چەم عاناتیان هەیە لەو کێنە وڵاتە خاستن لە هندستان ینی گەر نەخۆشی بڕاتە ئێران بڕاتە ئەردەن بڕاتە میسر تۆزێک فەرقی هەیە ینی کولتورەکەمان لێکەوە نزیکە بەڵام کە نەخۆشەکە هاتە هندستان بەڕاستی تووشی قورسایی وا بوو تووشی مەشاکلی وا بوو ئەسڵ نانەکەی پێ ناخورا ینی نێتوانی برسی بوو نێتوانی نانەکە بخوات چکەوەنی کولتوریان جیاوازە تام و چێژوشتی خواردنیان جیاوازە ئەگەر حساب بۆ نەخۆشان بۆ ئەو حاڵەتانە بکەیت کە نەخۆشەکە لە ئیشوکار ناکەوێت کە سوکارەکەی لە ئیشوکار ناکەوێت کرێت تیاری بۆ گەڕێتەوانێ ڕێگەی دووری بۆ نزیکە بێتەوانێ تقریبا ئێستا بۆ سعی ئێستامان 3 دەفتەر و نیوە 35,000 دلار لە خەڵک هەمان نرخەکەی هندستانە بەڵێ ئەمان نرخەکەی هندستانە ئەمە لێرە ڕایگەێنم بۆ وڵاتیان ئەمە مرحلە یەکەمی ئیشەکەیە چکە تیمێکی ئێرانیمان لەگەڵ تیمێکی بیانی تیمەکەیان نزیکەی 6 بۆ 7 دکتۆری پسپۆڕن کەیان لەگەڵمان بۆ نەشتەرگەریەکە بێگومان کە بچینە قۆناغی دۆمەوە لە کارەکە ئەو کاتێک ئێمە بە تیمە نیشتیمانەکە توانیمان ئیشەکە بکەین و گەشتینەوە مەرحەلەیە کە هاوڵاتیان متمانەمان پێ بکەن و خۆشمان بگەینەوە مەرحەلەیەکەتی بڵین خۆمان ئەیکەین تاوە تیمە بیانەکەمان ناوێ بێگومان و کاتە هەرزانترەکەوێت چکە تۆ ئەبێ حساب بکەی مەصاریفی تیمێکی بیانی لەسەر عملیاتەکە ئەشکێ ینی ئێستا 35,000 دلارە بەڵام بێگومان لە قۆناغی دۆماکە هاتە سەر ئەوەی کە خۆمان ڕادستی پرۆژەکە بکەین بێگومان داشکاندین تاوی تیاکەین چۆ دەست خۆمانە بێ ینی شتێکی وا نییە و شتێکی تریژێ ینی جگەلەوە ینی ئێستاوان نەخۆشەکەی جگەری ئەوەستێ ئەبێ کوڕێکیان کچێکی بێنێ پارچەی لە جگەری باتێ و زای دەنەبێ پارێکی زۆریش پیاکە بەڵام خۆشبەختانە حکوومەتی هەرێم لەسەر سنووقی شێرپەنجە پارەی زەرعی جگەر سەرفەکاتەوە واتە ئەو نەخۆشی کێت بۆ لای ئێوە بە هاوکاری حکوومەتەوە چەندێک ئەتوانێت پاری بۆ بگەڕێنرێتەوە
بۆ منەگەستە دەفتەرونی بێ ئەوسە دەفتەرونیوە چەندێکی خۆی ئەیدا چەندێکی حکوومەت هاوکاری ئەکات بالضبط تأكيد نيم بس أوي كمان بزانم حكومة تأكيد نيم نازانم بس تصور كم أجر همو باركان يا رجيك زول بارك يا هاوکارێکی باشیانەکات بالله بيجومان بەڵێ صندوق الشربنجة هي بله. صندوق الشربنجة لمجموعية رجو باريتية لو بجقل أنا خوش كاني شربنجة نخوشي زرعي جقريش وكو أو حالة معاملة جريك دبريكا نخوشك جقلوي كأبي دونر بيني متبرعية بيني كيشي كسي خويتي نزيشي خويتي وباريكي زوري شبوي قرصة لبروا بسپاسەوە أو أركال لەسەر نەخۆشەکان کەم کراوەتەوە لە ڕێگەیان سندوقی شێرپەنجەوە و لە جنوبیش لە بەغاش حکوومەتی بەغاهینی هەیە سندوقی هەیە بۆ چاندنی جگەر یعنی هەتاوەکو ئەمڕۆ هەموو نەخۆشەکە لە حکوومەتی بەغاوە موافقی بۆ کرێ بۆ زەرعی جگەر کە هەنیرە دەرەوە حکوومەتی بەغا هەموو مەسرفەکەیەکە لەسەر وەزارەتی تەندروستیە بەڵێ نەخۆشیت جگەر زۆر بڵاوە تەنها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستداتر لە 30,000 کەس تووشی ئەو نەخۆشی ئەبێت جا بابزانین ڕێکارەکان نەخوت شێوازی ئەم زەرع و چاندنت چۆنە بێت بۆ منە مەرجەکانی چین ئایا هەموو کەسێک ئەتوانێت جگەری خۆی بەخشێت تا چەنە مزاعفاتی هەیە بۆ سەر بەخشەرەکەش و بۆ سەر کەسەشی کە جگەرەکە وەردەگرێت خۆی جگەر یەک ئۆرگانە یەک پارچەیە ئەو کاتی کە عملیاتەکە کاتی نەشتەرگەریەکەی ئەو پارچە ئۆرگانە ئەو جگەرە بۆ دوو کەس مای ژیانە بۆ دۆنە بۆم بەخشەرەکە وزائدا بۆ نەخۆشکە بۆم تەبەڕیعەکە یعنی ئەو جگەری کە لە بەدەستمانە لە کاتی نەشتەرگەریەکەیە یعنی ئەگەر بێت و خەدە لێ بکەوێتە عملیاتەکەەوە لەوانەیە خوا نەخواستە دوونە هەردووچیان بمرن هەموو تەبەڕیعەکە و هەم نەخۆشەکە چکە یەک جگەرە وەکو گورچیلە نییە دوو گورچیلە بێ دوو گوشتی جیاواز دەرێن چەند دەرەکەی بۆین ئەمە جگەر هەر یەک ئۆرگانی یەک پارچەیە بێ پارچێکی لێ بکەیتەوە ینی ئەو نەخۆشی کە هەڵێ بژێرین بۆی کە بەخشەر بێ مەجموعی فحوساتی زۆری بۆکەین ئەبێ بزانین تەکید بین کە بە ڕێژەیەکی زۆر کە ئەم نەخۆشە بتوانێت بە سەلامەتی نەخۆش نەشتەگەریەکە تێپەڕێنێ فحوساتی زۆری بۆکەین هەر لە فحسی خوێن و لە ئەشعە و سۆنر و فحسی دڵ و بە سیستمێکا تێ ئەپەڕێ هەتاوەکو کە بزانین کە سەلامەتە ئەم نەخۆشە بۆی کە بتوانین ئەم بەخشەرە بتوانین پارچێکی لێوەرگرین لە زۆربەی حاڵەتەکانە هەر کەسی نزیکی نەخۆشەکانن ئەتیان کوڕێتی یا کچێتی یا خوشکوبرایەتی ئەگەر مناڵ بێ لەوانی دایک و باوکی بیاتێ ئەو مەرجە دکتۆر کە هەر کەسی نزیکی وەکو علم نا وەکو علم نا بەس وەکو قانون باشتر وایە کە کەسی نزیکی خۆی بێ باشە دکتۆر ڕێژەی ئەو کەسانی کە تووشی نەخۆشی جگەرە بن لە هەرێمی کوردستانە لە چاستێکە تا چەند ئەو نەخۆشیانی کە پەیوەندی بە جگەرەوە هەیە بەڵێ بۆ نەخۆشیەکانی جگەر بەڕاستی ئەتوانین بکەین بە سێ بەشەوە بەشێکیان ڤایرۆسەکانە ڤایرۆسەکان خۆشبەختانە بەرەکەمیان ڕوا چونکە کوتان هەیە بۆ بی عیلاجەیە بۆ جۆری سی بە ئام ڤایرۆسەکان وەختی خۆی زۆر بێسە بەرەکەمیان ڕوا ئێستا کە بەرەو زیایی ئەڕوا ئەوەیە کە بۆی مەشروب خواردنەوە ئەوانەی کە مەشروب بەخۆنەوە جگەر تەبیعەتێکی خۆی دروستەکاتەوە یعنی ئێستا ئەگەر تووشی حاڵەتێک بێت کە زۆربەی خانەکانی بمرێتوانێت خۆی دروستکاتەوە بەڵام ئەگەر تۆ هەموو شوێ کابرا بخواتەوە شوێ بخواتەوە بۆ فترێکی دوورێشت جگەرەکە تاوە لە کەسانەش ناتوانن جگەر ببەخشن ئەو کەسانەش ناتوانن جگەر ببەخشن بێگومان نەبێت مەشروب خۆر نەبێت چکە تۆ ئەو جگەرێکە باسمان کرد مای ژیانە بۆ خۆی و بۆ نەخۆشەکەش کە بۆی داهێنی مەشروب خواردنەوەی شەکەلەوانی کێسە لە هەموو عالەمە بەرەو زیابوو نەڕوا بە تایبەتیوانی کە هەموو شوێکە خۆنەوە زۆرە خۆنەوە جا بەعزێک کەسێت لە عیاداڵێ وەڵا فڵان کەس تەمەنی 80 ساڵەوە هەموو شتێکە خواتەوە مشکلی نییە ئەوە جینەکەی تەحمولیەکە ینی ئەو نەخۆشی جگەر کە بۆی مەشروب بۆ تووشە بێ بۆی جیناتەوەیە بەعزێ عایلە هێت تەحمولی ناکە جاگەرێک یەکێک جگەری تێک چوو بەهۆی مەشروبەوە لە ناو کەسوکارەکەیە ئەڵێن بە هەموو خوشک و برا و بە ئامۆزا و بە کوڕ و هەڵێنیەوە نابێ مەشروب خۆنەوە چکە مەشروبیەوە نابێ بە خەڵکیشەیە جینەکەی بە خۆی تەحمولەکات و جەنێکە خواتۆ کێشەی نییە ئەوەی کە ئێستا بەرەو زیابوون بڕوا مەشروبە یەکێکتر بەرەو زیابوونە ڕوا مەوزوعی خەڵەوی و چەوری جگەرە بەڕاستی ینی قەڵەوی لە عالەما بۆ بەشتێکی زۆر دیاردێکی زۆر بەڕاستی نزیکەی لە سایە ئەگەر بە ئەڤرە جۆری گری لە ئەمریکا لە سایە 35 و لە عالەمی لە سایە 20 و ئەگەر هەموو عالەم پێکەوەگری لە سایە 25 دنیا قڵەوە یعنی 8 ملیار کەسین 2 ملیارمان
قەڵەوە زۆرە یعنی ئەنجا ئەو یەکێک لە سەبەبەکانی کە ئەچەوری جگەر دروستەوێ بۆی قەڵەوی بۆی وەزنی زۆرە. ئەنجا ئێستا یەکێک لەوانی کە زۆر لە دنیایە کە نەخۆشی جگەر دروست دەکات مۆزوعی چەوری جگەرە ئەویش بەهۆی ئەوەی کە قەڵەوی زۆرە. چەوری جگەر لە مەرحەلەی تێپەڕێکا بەتە شەموع و جگەرێکا ئەوەستی ئەو بێ بۆی بۆڕی. ئەنی بە شێوەیەکی عامسیانمان هەیە، ڤایرۆسمان هەیە، لەگەڵ مەشروب خواردنەوەمان هەیە کحوولەکان لەگەڵ چەوری جگەر بۆی قەڵەوی. ڕێژەکە بەلای ئێوەیە دکتۆر کام ڕێژێ بۆ نە هۆکارەکەی چییە کە تا ئێستا ئێوە بینی بێتان کە خەڵک تووشی نەخۆشی جگەر بووە بەهۆیەوە؟ خۆی لە زۆر مقابلێکی ئەومان وتووە لە کوردستان شتێکە لە بینی شەرق و غەربایە. لە شەرقا ڤایرۆسەکان زیاترە، لە غەربا کحوولەکە زیاترە، لە کوردستان تووشی وەکو وایە چکە تقریبا نەکەینە ناوەڕاستی ئەو نە شەرقی نەغەربین. ئێمە زۆرێک یەت بۆ لامان کە بۆی کحوولەوەیە، زۆرێکی بۆ لامان بۆی ڤایرۆسەوەیە. ینی بەڕاست چەوری جگەر هەمویان زۆرن بەڕاستی، ینی ئەوە نییە بڵین کامیان زیاتر بێ لەوەیکیان. بەڵێ دکتۆر ئەو تەمەنی بەخشەرەکان ئەوانەی کە جگەر دەبەخشن باشترین تەمەن بۆ بەخشەرەکان دەبێت چۆن بێت؟ لە کەسانی بە تەمەن وەردەگیرە لە گەنج یاخود لە منداڵ ڕگەزێکە بۆ ڕگەزێکی تریش بەخشەر ئەگەر بێت و نەخۆشەکە زیندوو بێ خۆی بڵێ من پارچەیەک لە شم ئێم ئەبێت بەپی قانون 18 ساڵ کەمتر نەبێ، چکە بۆی کە بتوانێت بڵێ من ئەوە تا بە کامل عەقڵی خۆمەوە پارچەی لە جگەری خۆمەوەم بێکی تر. ئەمە قانونی عێراقا، یعنی لە عێراقا خەڵک ئینسان مرۆڤ کچ کوڕ لە 18 ساڵیەوە کامڵە بێ، یعنی خوار 18 ساڵ پێی ئەوترێ ناکامڵ، لە دوای 18 ساڵ پێوتێ کامڵ، یعنی لە خوار 18 ساڵ هەرچیە بکات مەسئول نییە لی بۆ دەرەجەیی کە لە سەر 18 ساڵ بێ. یعنی هەتاکو ئێوارەی کوڕێکی 7 ساڵ بێ بڵێ من پارچەی لە جگەری خۆمێن بەدایکە مەرجێ لێ ناگرین 12 ساڵ کەمتری، کە 18 ساڵ تێپەڕی ئیتر ئەو کاتە ئەڵێن ئەمە قەرارەکەی لە کامل عەقڵی خۆیەتی و يعني بۆ 18 ساڵێکە قانونە عیلم نییە، ئەژنا بە پێی عیلم هەتا مناڵتر بێ باشترە. یعنی ئەگەر بێتە ئەوەی کە ئیشتەڵا لە مستەقبەلا بگەین ئەوەی کە ئەندامەکان لەو خەڵکانە وەرگرین کە مێشکیان مردووە دڵیان زیندووە نەخۆشەکانی کە لە عینایە مێننەوە طبعاً تا مناڵتر بێ باشترە. بەڵام بۆ ئەوەی کە زیندوو بێ بە هیچ نوعێک ناتوانین لە خوارج ساڵ وەرگری، چکە لە خوارج ساڵ ناتوانانی بڵێ تۆ ڕازیت پارچەی لە جگەری وەرگرم یان نە. بۆ سەروی تەمەن بە عام 45 ساڵ سەروی تەمەنە، بەڵام بەعزێ جار کە تۆ زۆر مەجبور بیت کە نەخۆشکە بەخشەریکەی نەبێ چکە گروپی خوێنەکەی ببێ بێ، یعنی ئەگەرێکێک ئەی بێ هەموو کوڕەکانی بی بن یەکێکیان ئۆ بێ ئۆکەی بۆ بێ کاتە مەجبورە بی لە ئۆکەی وەرگری. مەجبوری لەوانێت تۆ تەمەنەکە زیاکەی بیگەینە 45-50 یعنی تۆزێ زیاتر تۆزێ کەمتر، بەس بە عامەگەر لەسەر ئیسراحەت قسە بکەین 18 ساڵ بۆ 45 ساڵ. باشە دکتۆر جیاواز لەمانەوە کە زانین کە لە ماوەکانی ڕابردوودا چەندین جار ڕاپرسی کراوە شاری سلێمانی یەک بووە لەو پارێزگایانەی کە لە ئاستی پزیشکیدا خۆ لە بواری پزیشکیدا لە پێش هەموو پارێزگاکانی دیکەوە بووە. ئەتوانین بڵێنکردنەوەی ئەم سنتەرە لە شاری سلێمانیا تا چەند ئەبێتەوەی بەرەو پێشچوونی زیاتری پارێزگای سلێمانی؟ بێگومان خۆی وەکو نەشتەرگەری جگەر نەشتەرگەری چاندنی جگەر کراوە لە هەولێر، بەڵام وەکو ئەوی کە پرۆگرام بێت وەکو سنتەر بێت ئەمە یەکەم جارە لە هەموو عێراقا ئەم سنتەرە بکرێتەوە. جیاوازی نەشتەرگەری تاک لەگەڵ لەسەر سنتەر و پرۆگرام ئەوەیە کە تۆ لە سنتەر و لە پرۆگرامە لەسەر شەخص ناوەستی، یعنی بۆ نمونە ئێستا لە خەستەخانەی تاواری سلێمانی هەچ کەسێک پێویستی بە نەشتەرگەری ڕێکخۆڵەشێرەوە بۆ یەکرێ، ئیتر من خەفەرم دکتۆری تر خەفەرێکی خەفەرە، یعنی پرۆگرامەکە خۆی ئەڕوا. ئەوەی کە ئێمە دەستمان پێ کردووە ئێمە پرۆگرامی زەرعی جگەرمان دەست پێ کردووە، ئەم پرۆگرامی زەرعی جگەرە لەسەر شەخسەکان ناوەستێ سیستمێکە ئەڕوا، مەجموعەیە تیمێک دکتۆری تایەکەین پلانی بە قۆناقی دەستمان کردووە بە ئیش. قۆناقی یەکەممان ئەوەیە کە ئێرانەکان یارمەتیمانیان لە ئیشەکەمان بۆکەن، لە قۆناقی دووەمان ڕادەستی ئەو پرۆژەیەکەین، لە قۆناقی سێمە بە تەواوەتیەکەین بە مەدرسەیەک بۆ فێربوونی ئەم حاڵەتە و بڵاوکردنەوەی ئەم نەشتەرگەری و ئەم چارەسەرە لە هەموو شارەکانی کوردستان و عێراقیش، ینی ئەمانەی بکەین بەوە وەکو ئەوەی کە یەکەم سنتەرین لە عێراقا کە بۆ زەرعی جگەردامان ناو ئیشی لەسەرەکەین. بێگومان ئیسفادێکی هێزگار زۆری هەیە بۆ شاری سلێمانی بە کوردستان بەگشتی، چونکە جگەرەوەی کە هەر سومعەیەکە و باسەکرێ تا ئەم دقی هەج نەخۆشێک لە هەموو عێراقا پێویستی بە زەرعی جگەر بێت مەجبور بڕاتە دەرەوە. یعنی ئێستا گەر ئەمڕۆ نەخۆشێک پێویستی بە زەرعی جگەر بێت لە بەغا
يعني حالي كاينه براسي بيت خصخاني نور شيخه بيت الايامه تاك سنتر كم دقيقه ايش كاين بو زرع جگر ايمين جا كان نخش ديت لا شاركي تروا لا بشي تروا يتو شاركته بو تارسر شندي قازانجي راستخونا راستخويه يعني هم مطعمك استفاداك اوتيلك استفاداك هم ساقتك سكان استفاداك هم سمعيك بو شاركه هم جاركيتك اشراك نخشكات بولا ايمو تارسر ما كردو بسلامتي روشتو نخش كأهني يعني اشتكى اكريتو او ميديكال توريزم له مو عالم زورك دولتاني شي لسركن يعني واكن كبتوان نخش دولتاني كوبين ولاتك خوان هو قشتياري شي ليتك بله ميديكال توريزم بيوتري هم قشتياريه هم مرافق كان بخوانا قرن هم نخش كشف خوي لا لشوني شي امينه تبهي سلامتي بو هەموولای بەڵێ زۆر سواز بۆ زۆر بەڕێز دکتۆر کارزان سیروان پسپۆڕی ورد لە نەشتەرگەری جگەر سواز بۆ اینکە بەیانێ لەگەڵمان نبوویت و کۆمەڵێک زانیاری زۆرت بەدەین زۆر سواز زۆر سپاس بەخێر بێ دکتۆر زۆر سپاس